بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان. السلام عليكم ورحمة الله وبركاته. بابتي كبو حزم كل خزمتان عرزي بكم چونك استباسي قرمة أو جبرتيا لباسي نوروز صري صالي كردي أو جورة باسانة البت بيشوي دسك مقصة كانم إما سربرزين هر کەسێکیش لەم سەر ئەرزە خی گەورە بە قەومیەتی دروستی کرد بێ نابێ عیبی لێبێ بەڵێ من فڵان ئەو قەومیەتم من خی گەورە بە کورد دروستی کردم هیچ عیبە و لەنگی و لاریەک نییە کە من کوردم هەنێک بابەتی زانستی کە من ئەم بابەتە بابەتێکی زانستی پەتی ئەخەمەڕوو بەدەر لە هیچ کاریگەری و هیچ تەسیرێکی تر ئەخەمەڕوو بابەتێکی زانستی ڕبتی بەوە نییە کە هەنێک کەس بڵێ ئەو شتەوانە کەسانێک تۆمە دروستکەن وڵا ئەمانە کورد نین لە کاتێکە خودی ئەم شتێکی ئێستا من باسیەکەم قوڵایەکی مێژووی نییە خەڵکانێک دروستیان کردووە باسەکە بریتێ لە باسی ئەوەی نەورۆز ئایا جەژنی کووردە و ئایا سەری ساڵی کوردی و ئەم جۆرە شتانی کە دروستیان کردووە کە بەڕاستی مای عیبەیە. بەڕێزان نەورۆز بڕۆن سەیری مێژووی کوردکەن بزان کەی یەکەم جار جەژنی ئاگری نەورۆز ناو کوورد دەکراوەتەوە بڕۆن تەماشاکەن بزانەکەی کراوەتەوە بزانە 100 ساڵ پێش ئێستا لە ناو کووردە ئاگری نەورۆز کراوەتەوە بەو نەوەی کە ئەمڕۆ خەڵکانێک ئەیانوێ کورد بگەڕێنەوە بۆ ئاینێک کە لە ناو مێژووە تواوەتەوە بڵێن وڵا کورد سەر بە فڵان ئاین و فڵان ئاینزای ئەوکو خۆتەزان ڕۆژێک دێنەڵێن کورد ئەسڵەکەی زەردەشتی و ڕۆژێکڵەن کورد ئەسڵەکەی ئاگر پەرز بۆ ئەوەکەی تر لە گۆرانەکەی ئەڵێ چاوگی ئاگر هێزی گیانمە باوەڕی بەرزی نیشتیمانمە چاوگی ئاگر هێزی گیانمە سبحان الله یعنی ئاگر قوت بە منەدا بۆ من ئاگرە پەرسم تا چاوگی هێزی گیانی من بێ چاوگی ئاگر هێزی گیانی من بێ نا من ئەڵێم لا حول ولا قوة إلا بالله من ئەڵێم قوت و هێز هەمووی هی خوایە نەگی ئاگر فبۆیە لەوانەیە طبعا زۆر کە زۆر مسلمان بەخۆی نەزانی ئاگای لە خۆی نەبێ ئەم شتانەکە مەبەستی نییە بەڵام ئەو کەسانی ئەم بابەتانە زنوو ئەکەنەوە ئەیانوێ کورد بلکێنن بەم جۆرە شتانەوە مەبەستیان لە پشتوو هەیە ئەگەرنە من ئەتوانم ناوی ئەوەشتان پێ بڵێم کە بۆ یەکەم جار لە 45 ئاگری نەورۆزی کردوێتەوە و على كل يعني ئەمانە دیارن کەسێک بگەڕێ ببیسێ ئەزانێت و کوردیش طبعا ئەو ساڵانە ساڵی کرانەوە بوو بینیان هەر دەوڵەتێک و کیانی خۆی هەیە تاریخی خۆی هەیە مێژووی خۆی هەیە ئاینی خۆی هەیە فەئیتر حملەیەک دەست پێکرا لەلایەن کۆمەڵی ئەفەندی و ڕۆشنبیری کوردەوە ئەوە بۆ هاتن جەژنی نەورۆزیان زنو کردەوە و دروست کرد با بڵین و هەروە هاتن ساڵێکیان بۆ کوردانە وتیانەمە برتێ لە ساڵی کوردی و ئەو ساڵە میدەکان بوون یا ئەوترێ ئێمە ڕۆڵەی ئای بۆتە سرودی نیشتیمانی ئەو خەڵکە ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوی یعنی ئێمە ڕۆڵەی میدیاین جاری میدیا ناو مێژوو نووسانە خلافێ میدیا هەر هەیەیانی هەنیکە لە مێژوو نووسان لە ڕۆژەڵات ناسان لە پرۆفیسۆرە ئەوروپیەکان و غەیرە ئەوروپیەکانیش نوکوڵێکن لە بۆنی میدیا ئەی چۆن ئێمە خۆمە دەینە پاڵی شتێک کە گومان لە بوون و نەبوونی هەیە ئەنجا وترێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوین کاکە کەی خەسرە و خلافی لەسەر کوردە یا فارس ئەمە عیب نییە ئێمە میلەتێک بین خۆمان دەینە پاڵی شتێکەوە پشتمان لەقە هێبیانی ئەکەوین وەکو مەسەلەی کاوەی ئازنگەری لێتێ وتیان کاوەی ئازنگەر کوردە و کوردە و کوردە دوای دەرکەوت کوردیش نەبووە فارس بە وتیان زوحاک فارس و فارس و دوای دەرکەوت زوحاک کورد بۆ تەمەنە واڵێن ئەگینا ئەونەی من لێ کۆڵینەوەم کردووە ئەو مۆزوعانە هیچی دڵنیایی نییە هەمووی هەر قسە وتیە هەر قسە وتیە ڕۆژێڵێن وای ڕۆژێڵێن وانێ و لە کاتێک ئەمانە شتانێکی تاریخە مستەمسەکێک وەسیقەیەکی یەکلاکەرەوە نیە بابەتانە یەکلاکاتەوە فبۆی هەر شتێک ڕۆژەڵات ناسێک نووسی ئەمێژوو نووسێک نووسی لەم زمانی خۆمانە ئەمانە قسە یەکلاکەرەوە ناکەن لە تاریخە ئەوانەی شارەزای تاریخیش ئەزانن تاریخن ئەزانن يعني تاريخ لو نيشتك لكتاب نووسرا طاوة والله لفلان كتاب واله والله لفلان كتاب واي نووسی وفلان مێژوو نووسی ئەوروپی وای نووسیوە جا بەڕێزەکانم نە ئەو مێژووە کراوەتە مێژووی کوردەوە 3 ساڵی 2007 ئەوەندە مێژووی کوردیە نە ئەمە مێژووی کوردە
نا ئەم نەورۆزە ڕەبتی بە جەژنی کوردەوەیە و حتا ناوەکەشی دیارە کە ڕەبتی بە کوردەوە نییە. نەورۆز نەو لە دووشە پێکاتەوە نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ وشەیەکی فارسی وشەیەکی فارسی هەر بۆیە لە ناو فارسەکانیشە نزیکەی 13 ڕۆژیان تقریبا عوتڵەیە 13 دەری پێڵێ. ئەوش بەڵگەی لەسەرەوەی زیاتر ڕەبتی بە فارسەکان و کۆمەڵی لە میلەتانی ترەوە هەیە کە خاوەنی ئەو حەزارەتن کە لە دووربەری وڵاتانی فارسن و ڕەبتی بە کوردەوە نییە یا ڕەبتێکشی هەبێ ڕەبتێکی لاوەکی هەیە نەک ڕەبتێکی سارێکی. فبۆیە حەزەکەم لەوە وریابین ئەو کەسانی ئەیانوێ زیندوی کەنەوە مەسەلەکە ڕەبتی بە بابەتی ترۆ هەیە. یعنی ئەوە نیە جەژنێکە کورد کوردوێتی بە ئەمێ زیندوی کەینەوە. ئەگەر نا وەسیقەیەکی تاریخی با بێنن بڵێن ئەوە وەسیقەیەکی تاریخی ئەوە دوان ئەوە سیان کورد جەژنی نەورۆزی زیندوو کردوێتەوە ئەبەدەن تا قیامەت دەستیان ناکەوێت. بابێنن تەحەدا ناکەم لە تەحەداش ناترسم بیکەم، بەڵام ئەمەوێ مێشکی عاقڵەکان بجوڵێنم، مێشکی ئەکادیمیەکان بجوڵێنم. ئەرە ئێمە چارەڵێن جەژنی نەورۆز هی کووردا ئەرە نابێ وەسیقەیەک بەڵگە نامەیەکی مێژووی دوان سیان هەبێ لەسەروی کە نەورۆزی کووردە. ئەرە ساڵێکتان داناوە و ناوتان ناوە لەو ساڵت دەوڵەتی میدیا دروست بووە و ساڵی 2700 و ئەوەندا ئەی نابێ مستەمسەکێکە بێ لەسەری. لە کاتێکە لەو ڕۆژە هەنێک لەوانەی کە خەریکی ئەو بابەتە بنەڵن هەر عیبە کورد خۆی کاتە خاوەنی. ئەوە کتێبی بەدەم ڕێگاوە گوڵچنی نووسینی نەوشیروان مستەفا ئەمین، کتێبی یەکەم لاپەڕە 12. لە لاپەڕە 12 ئەڵێ لە کوردستانی عێراق لە بەرامبەر ساڵی زاینیدا ئێستا بە شانازیوە ساڵێک ئەنووسن لە ساڵی هیچ ملەتێکی ئەم دنیاە ناچێت. ساڵێکە لە ساڵی هیچ ملەتی نایشتێ زۆر سیر و سەمەرە و عەجیب و غەریب. گوایە ئەوە ساڵی کوردیە. لە کاتێکدا ئەگەر یەکێ بەوردی بچێتە بنج و بناوانی مێژووی ئەو ساڵە نەک ناهێنێ ئەوە بکرێتە ساڵی لەدایکبوونی کورد، بگرە ئەبوو مێژوونووسانی کورد خۆیان نەکردایە بە خاوەنی، چونکە ئەوە ساڵێک وەکو مێژووی ناوچەکەی گێڕێتەوە. لەو ساڵەدا چەند تیرەوهۆزی دڕندە و دواکەوتوی ناوچە شاخاویەکان هێرشیان کردوتە سەر نەینەوای پایتەختی ئیمپراتۆری ئاشووری و یەکێ لە پێشکەوتوترین شارستانیەتەکانی ئەو سەردەمەیان بە جۆرێ وێران کردووە کە ئیتر هەڵ نەساوەتەوە. تا کۆتایی قسەکانی لاپەڕی 12 توان تەماشایکەن لەبەری یەکەمی بەدەم ڕێگاوە گۆڵچنینی نەوشیروان مستەفا ئەمین. فبەڕزەکانم یعنی هەنیشت ئەوەترێ فقط خوڕافیات و قسە نەبێ هیچی تر نییە. خەڵکێکیش مەبەستێتی ئیسلام لە کورد داڕنێ، ئیسلام لە کورد داڕنێ، بەڵام بەخوا ئیسلام چۆتە ناو دڵ و مۆخ و گیان و لاشەی کوردەوە و ئینشاء الله هەتا قیامەت لە کورد گیان نابێت و هەتا کورد هەتا ئیسلامە بێ بە ئیزنی خوای گەورە لە گیانی کوردە هەیە. لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق وإن شاء الله له طائفة ظاهرة لنا وكرد كان شبه إذن إخوة موجود كبا إسلامك ميان رو دولة رويو تيرورستي ودولة شر رويو شل كردنوا بإذن إخوة بالرقايك مستقيم ميان رو أرون ولنا أكرد أمينا وهالي هلا كان يجبو خلق رونا كانوا إن شاء الله. فبويا من با دوستان لكرد زماني خوم ألم با ئاهەنگ بە جەژنێ بگێڕین جەژنی کورد بێ و من باسەکەم زیاتر باسێکی ئەکادمی علمی مێژوویی بوو نەچوومە سەر ئەوەی کە لە ڕوانگەی دینەوە کە پێغەمبەری خوا فەرمیێتی عەلەیهی سەڵات وسەلام دوو جەژنم بۆ داناون هەرە دوو جەژنە هەیە لە کاتێکە خەڵکی مەدینە عەرەبەکان جەژنی نەورۆزیان هەبووە. فرعونی مصر کە لە مصر بۆ جەژنی نەورۆزێ بۆ مفەسرین ئەو ڕۆژەی کە ئەڵێن بینی فرعون و موسا ڕوبەڕووبوون و ڕوویدا لە ڕۆژی نەورۆز بووە موعیدکم یەوم الزینە و ئەن یوخرەجە الناس الضحى لە ڕۆژی نەورۆز بووە. ئەو ڕۆژەی کە ئیبراهیم دەرچووە و کە قەومی ئیبراهیم دەرچوون بۆ ئاهەنگ و سەیران و لە ماڵ مایەوە و بتەکانیشکان ئەڵێن ئەو ڕۆژە ڕۆژی نەورۆز بووە خەڵک دەرچوونە بۆ دەشت. فبۆیە بەڕزەکانم ئەبێ زۆر بە وردی لەم بابەتە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ و ئاگاداری بکرێ. هەر شتێک وترا وایە دوو ڕۆشن بیر
دوو بەناو زانا دوو بەناو شارەزا لە شارەزەکانی کوردوتیان وایە نابێتە مۆڵک بەسەر کوردەوە. جژنی نەورۆز جژنێکە دوور و نزیک ڕەبتی بە کوردەوە نییە، نە ناوەکەی نە مێژوەکەی نە تازەکردنەوەکەشی تەماشای کە ناو کووردە سەدەیەک ناوی ناو کووردە زنوو بۆتەوە. داوکارم لە خۆی گەورە مۆفەقی هەموو لایەکە بۆ سەرڕاستە شەقامی ئیسلامەتی و ئەو میلەتی کوردە بپارێزیە و خەڵک و ڕەحمی خۆی و میهرەبانی خۆی بەخشینە بەسەر خەڵکی عفرینیشە. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.